تیمی مەمک لە تاوەری تەندروستی سمارت یەکێک لە کلینیکە هەرە گرنگەکانی تاوەرەکەمان بریتیە لە کلینیکی نەخۆشیەکانی مەمک. لەم کلینیکەدا ڕۆژانە و بەدەیان چارەخوازی ئەزیز لەلایەن تیمی نەخۆشیەکانی مەمکەوە ڕێکارەکانی دەستنیشان و چارەسەری وەردەگرن بە سەرپەرشتی پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید محەممەد و تیمە پسپۆڕەکەی. پشکنینی دەستی و وێنە تیشکەکان لە هەمان کاتدا جۆرەکانی نمونەوەرگری لە کردارە گرنگ و ڕۆتینیەکانی تیمەکەمانن. ئەمە هاوکات لەگەڵ گرنگیدان بە پشکنینی پێشوەختەی مەمک وەکو یەکێک لە هەنگاوە گرنگەکان بۆ دەستنیشانی پێشوەختەی شێرپەنجەی مەمک. هۆشیاری دەربارەی تەندروستی مەمکەکان لە ئامانجە بەردەوامەکانی تیمەکەمانە. بیرتان بێت کە ئەم تیمە وەکو یەکەمین تیم لە ناوچەکەدا خاوەنداری گروپی گەشتبین دەکات کە یەکەمین گروپی پاڵپشتیە بۆ توشبوانی شێرپەنجەی مەمک. ئێمە گرنگی بە جەستە و دەرونی چارەخوازان دەدەین. دەستنیشانی دروست چارەسەری پێویست و دڵنیایی دەرونت لە لای ئێمەیە. لەگەڵ ئێمە دڵنیاتر بە. سمارت وەرچەرخانە.